کەمێک پێش ئێستا تەقینەوەیەک لە شاریوانی باکووری کوردستان ڕوویە بۆ ئەوەی ئەو وێنانەی کە بینن ئێستا ئەوە شاریوانە دیارە شوێنی تەقینەوەکەیە زەرەر و زیانەکان تا ئێستا بە دروستی نەزانراون هیچ کەسێکیش بەرپرسیارەتی خۆی لە تەقینەوەکە لە ئەستۆ نەگرتووە دیارە لە ماوەی ڕابردوودا لە باکووری کوردستان و لە شارەکانی تورکیاش چەندین تەقینەوەی جۆرا و جۆر ڕوویداوە و ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی سڤیل و کەسانی ترکراونەتە ئامانج ئەوەی ئێستای بینن شوێنی تەقینەوەکەیە کە لە شاری وان لە باکووری کوردستان ڕوویداوە. بەڵێ ئەوەی بینیتان دیمەنی شاری وان بوو کە تەقینەوەیەک لەوێ ڕوویدا بوو تەقینەوەکە لە بەردەم بارەگای ئاکەپا ڕوویدا بوو 11 کەس بریندار بووە ژمارەیەک وشراوەکان دیار نییە تاوەکو ئێستا هیچ کەسێک ئەو تەقینەوەی لە ئەستۆی خۆی نەگرتووە.